پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسسەلام لە سەرەمەرگدا بوو، ئەمەنە ئازاری زۆر بوو، چاوی بەملا و بەولا گڕ ئەدا بۆ ئەوەی ئازارەکەی لەبیر بچێتەوە، هەتاکو تەماشای عەبدوڕەحمانی کوڕی عەوفی کرد، سیواکێک لە گیرفانی بوو، داوای سیواکەکەی کرد، نەیدەتوانی قسە بکات، ئازاری مردن وا لە جەستەیدا بوو، لە زمانی خست بوو. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە دیاری بوو، سەیری کرد پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسسەلام بەو شێوازە وا تەماشای دەکا، بەڵام تەماشای ڕوومەتی عەبدوڕەحمانی کوڕی عەوفی نادەکرد، بەڵکو تەماشای ئەیرەی دەکرد. عەبدوڕەحمان سەری داگرت کە سیواکەکە لە گیرفانەتی، ئەمجا زانی کەوا داوای سیواکەکە دەکا و دەیەوێ ئاخر لەحظە دنیا بەجێ بێڵێ سیواک بەکاربێنێ، لەبەر ئەوەی سوننەتێکە و دایناوە بۆ ئومەتەکەی. لە دوای سیواکەکە ئەڵێ کە تەواو بوو نەیتوانی سیواکەکە بە جوانی بەکاربێنێ، لە دەستی کەوت. ئازاری مردن ئەمەنە زۆر بوو لە جەستەیدا، ئەڵێ ئەمجا چاوی گڕدا بەولا بەولایە، بینی تاسەیەکی ئاو لە تەنشکێتی، ئەڵێ دەستی بە زۆر درێژە کرد، فەجەعەلە یەدخڵ یەدەه فی الماء فەیەمسەح بها وجهه، دەستی درێژە کرد، دەیکوتاوە زەویە و بێتاقەت بوو، دەستیە بر بۆ ناو تاسە ئاوەکە، ئاوی ڕادەکێشا، دەم چاوی پێ فێنک دەکردەوە، لەبەرەوەی ئەمەنە تاکەی بەرزەوە بوو، ئازاری هەبوو، فریشتەی ڕوحکێشان لە دیاریدا بوو، ژیانی تەواو بوو، ئاوەکەی ڕادەکێشا، دەم چاوی پێ فێنک کردەوە، ئەمجا توانی وشەیەک دەرببڕێت و گیانی بدا بەدەست فریشتەکەوە. ئاوەکەی ڕاکێشا بۆ دەمچاوی، دەستی کردە ناو تاسە ئاوەکە و دەمچاوی سڕی، ئەمجا فەرمووی وەیەقوڵ لا إله إلا الله إن للموت سكرات، هیچ بەروەردیایەک نییە شایستەی پەرستن بێ ئیلا تۆ نەبێ ئەڵڵا. ئەوە ئاخر وشەی پێغەمبەری خوددایە عەلەیهی السەڵات وەسسەلام. شەرم کەنە و کەسانەی دەڵێن یا ڕەسوول الله، وارە هەداوا لە پێغەمبەری خوددا دەکەن، سەڵات و سەلامی خودای لێبێ، داوا لە پەروەرگاری خۆیان ناکەن. إن للموت سكرات، ئای جان کێشان ناڕەحەتی چردە زۆرە، ئەمە ئاخر وشەی پێغەمبەری خوددا بوو عەلەیهی السەڵات وەسسەلام، لە دوای لا إله إلا الله. ئای جان کێشان چەندێک ئازاری زۆرە، تند و تیژە، ئەو کاتە جانی تەسلیم کرد بە خودای خۆی. وقالت عائشة مات النبي صلى الله عليه وسلم وإنه لبين حاقنتي وذاقنتي، پیغمبری خدا لباوشم دا، سری نابو سرانم جانی درچو. عائشة دفرمي رضا و رحمتی خدای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوددا لە باوشی مندا دنیای بەجێهێشت، سەری لەسەر ڕانمدا نابوو، ئاگام لێی بوو، هەموو شتی لەبیر چوو بووەوە، لەبەرەوەی ئازارێکی یەکجار زۆری هەبوو، لە تەنها ئەوەنەکەم لێی بیستی کە دەیوت لا إله إلا الله إن للموت لسكرات. ئای مردن چی ئازارێکی هەیە و چی ناڕەحەتیەکی بەدواوەتە. ئەگەر پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسسەلام باسی ناڕەحەتیەکانی ڕوحکێش بکات کە ئەوها ئازاریاندا، ئەبێ حاڵی ئەمن و ئێوە چی بێ برا بەڕێزەکانم؟
عائشة دفرمي ما أغبط أحدا بهون الموت بعد الذي رأيته من شدة موت رسول الله. أم حديث جل صحيح الترمذي دايا عائشة دفرمي والله كاتي بيغمبري خدا لباوشم داو سرين أبو بانرانم بينمتي آزاريكي هيا هتاكو أو كاتي روحي درتو هرجيز آوات ناخوازم كمردنيكي آسان بنسيب هيش كسيكي تربي لسر عرضا لبروي بتاوكاني خوم بينم بيغمبري خدا چون أتلايوا بدمي آزاروا هتاكو أو كاتي كوا روحي درتو دلي قد آوات ناخوازم مردن لسر كسيكي تر آسان بي مادام بيغمبري خدا عليه الصلاة والسلام بوشي وازا وفاتي